هونەرمەند ماکوان هەورامی ڤیدیۆ کلیپێکی نوێی بەناوی دەمن چی بکەم بڵاو دەکاتەوە. لە لەدوانێکی تایبەتیدا بۆ NRT2 ماکوان هەورامی وتی ئەم بەرهەمە نوێ لە ئاوازی خۆمەوە و لە تێکستی ئیسماعیل ساڵحە، کاری میوزیکی لەلایەن عەلی عەتاوە و ئامادەکردن و دابەشکردنی بۆ کراوە. کاری وێنەگرتنیشی لەلایەن ستودیۆ ڕیکۆرد بەجێگەیاندراوە. ئەو هونەرمەندە ڤیدیۆ کلیپی دەمن چی بکەم کە نوێترین بەرهەمی هونەریەتی دەکاتە دیاری بۆ سەرجەم هاونیشتمانیان و هیواشی خواست ئەم جارە توانی بێتی خزمەتێکی چووک بە هونەری کوردی کرد بێت. وتیشی دەخوازم جێگەی قبوڵ و ڕەزامەندیتان بێ ئازیزانی من. کاری وێنەگرتنی لەلایەن ئەزوار عەبدولڕەحمانەوە بۆ کراوە و بە هاوکاری شاخەوان شەریف و سەیوان هەورامی و کاروان هەڵەبجەیی. هەروە کاری بەرهەمهێنانی ئەو کلیپەش لەلایەن ستودیۆ ڕیکۆردەوە بە سەرپەرشتی محەممەد هەڵەبجەیی بۆ کراوە. جێی بیرهێنانەوەشە دوایین کاری هونەری ماکوان هەورامی بڵاوکردنەوەی کلیپی هیجران بوو. لكناني أزارك وخمسار أني توان برهمن اليوم فيديو كليبي دمن شيبكم لأوازي خوما لتكستي براي بريز ووري خوشويستم كاك إسماعيل صالحة ريتميكي خاوي لخو قلتو تقريبا حزنة ام برهمه لأوازي خوما وقوتم لتكستي هاورم كاك إسماعيل صالحة كاري موزيكو دابشكنو ئامادەکردی لەلایەن کاک عەلی عەتاوە بۆی کراوە و هەروەک کاری وێنەگرتنیش لەلایەن کاک محەممەد هەڵەبجەییەوە و دەرهێنانی لەلایەن ستۆدیۆ ڕیکۆردەوە بۆی کراوە لێرەوە چاویان ماژەکەم سوپاسیانەکەم. لە ڕاستیە بیرۆکەی ئەم ڤیدیۆ کلیپە ئەم بەرهەمە دەمن چی بکەم گەڕێتەوە بۆ ئەوەی لە ماوەیەکانی ڕابردووە لە خلالی ساڵی 2014 و 15 و 16 ئەمە سێمین ڤیدیۆ کلیپیم نەکە بەرهەمی هێنم. دوو ڤیدیۆ کلیپەکەی پێشتر کە لە ڕابردووە کردومە بە شێوەزاری هەورامی کردو من لە ڕاستیە لە ڕێی مەسج و نامە و تەلەفۆن و هەروە هاوڕێ و خزمان و دۆستان یانود ماکوان تۆ بۆ هەمیشە هەر بە زاراوەی هەورامی گۆرانی ئەڵێ ئایا توانای وتنت نییە بە سۆرانی ئەمانە هۆکارگەلێ بوون دافع بوون بۆ ئەوەی کە من ئەم بەرهەمم بە زاراوەی سۆرانی شیرین بەرهەم بێنم. ئیتر ئەو تەکستەی کاک ئیسماعیلم بەرچاو کەوت لە ڕاستیە زۆر پێم خۆش بوو. لەگەڵ بینیم ئیتر درنگانێکی شەو بوو ئاوازێکیشم کرد بە بەریا ڕیکۆردم کرد هەر ئەوە بوو بە هەوێنی ئەوەی کە ڤیدیۆ کلیپی دەمن چی بکەم بەرهەم هات. لە ڕاستیە سەبارەت بە دەنگدانەوەی کە پرسیارەکەی تا حدێکی باش ئەوە تقریبا دووسێ ڕۆژێکە بەڵاوم کردوتەوە هەم لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پێشوازێکی زۆری لێ ئەکرێ وەزایەدەن دراوە بە کەناڵەکانی ڕاگەیاندن بە هەمان شێوە ئەمە مای دڵخۆشی منە. ڕازەکان بێناز دەمرێن بۆ خەمت سەر نێنەوە دەمن چی